مولي ما خربك كده أنا عارفين مولي ما تنا مولي ما تنا جي خربي مافی زاروکی چ دیت و چ ندیت حی سالی بو جعفرینێ دەرکات و کەت سەریا کۆچبەریێ هات شەهبا و چوو شێخ مەخسوود دناوا نەخۆشخانەیە یاسین ئانک و خال دلفەجر دەیا لە شێخ مەخسوودێ کۆمکۆژی ترس و ئێش لە پێش چاوێ خودیت و ژیان کرد لێژور بسلامەتی فلتی هات ڕقە و جارێکە دن تورکی خۆ بە ماڵباتە خۆرە هەلگرت و لە دبستانێکە عامودێ سەکنی هەنگی ترس خواریە گۆتن بە زۆرێژی دەوی دەردکەون كنا محاصرين بالمشفى ياسين قذايف ضرب ايش بدك درونات عند الشبابيك دبابات قذايف عم بضربوها علينا حرب صرنا بالجبهة عم بضربوا علينا الدبابات عفوتها من جوات بيوت عم بضربوها على مشفى ياسين عبد الرحمن 16 سالی دایکا ویژی سوێدا و باوی ویژی جعفرینەیە تو کوردی قەت نزانی دەنگێ؟ نابر کوردیاوی گەلک لاوازە لێ ئێشاک و عەبدوڕەحمان دیتیە دە چاوی دباندکە وی حتا رەفا چارا خوند و چیرۆکاوی بە کۆچبەریێرە دەست پێکرد و نەما خوێندناخوا کرد ڕۆژا 18 چلە دەماچەتەین سەر بە حکوومەتا شامێ و هەن عەشیری عەرەباڤە لە ڕەقا ئێریش کردن عەبدوڕەحمان کۆماڵباتا خۆرە لە دبستانێکێ دما تەوی بە حەزاران شێنین ڕەقا و کۆچبەرێن عەفرینێ دانسەڕیە حەسەکێ داخۆژمەرنێ خلاص بکەن لێ لەسەر ڕێ ڕاستی کەمینەکە چەتەیان هاتن بدنا نروح على الحسكة بالرتل بعدين طلع لنا كمين ايش اسمه مفرق شدادة ضربوا علينا طلعوا لنا كمين طلعوا لنا كيف كان الكمين؟ انت شو شفت قدامك؟ عم يقتلوا جنازات بالاراضي مدنية عم بوصوا مين ما كان وان ڕەهدرێژان عەبدوڕەحمان جی لە کێلێک بدەهان جوان و ژنجە عەرەبێ داخستن و ئیشکەنجەل وان کرن وی زارۆکی بوان چاوێ خۆنی تژی ئێش دیت بێ چاوا ژن جوان لە پێش چاوی تێن کوشتن و جەنازە لە عەردان ئاوێتی عەبدوڕەحمان جی فیشەک دە هەردوو لنگێ خۆدە دخوا واحد هيك بيبرك بالمدرسة بضرب المدرسة سیغ دلنگی وی دەنە دەوێ سەرمێدە دە دبستانێک عامورێ دەدمینە هەر چەندی هەیڤاسۆر و ڕێڤەبەریا خۆ سەر لە گۆری دەرفەتێ خۆ پێرە ئالیکارنجی لێ تێرا وی ناکە چه حسرة دليتها هي؟ بس بلو خلي حدا ياخذنا داوينة هي حسرة عەبدوڕەحمان جی چیرۆک و ئێشەک ji بە حەزاران چیرۆکên کۆچبەریێ نە